راپەڕینی 1991 یان راپەڕینە مەزنەکە راپەڕینێکی جەماوەری خەڵکی باشووری کوردستان و پێشمەرگەکانی بەرەی کوردستانی بوو لە دژی ڕژێمی بەعەز. راپەڕین بە فەرمی لە 5 ئازاری ساڵی 1991 لە دەڤەری راپەڕین و شاری ڕانیۆ دەستی پێکردو تاوکو 21 ئازار و ئازادکردنی شاری کەرکووک بەردەوام بوو. راپەڕین بووە هۆی کردنەدەرەوەی هەزەکانی بەعەز لە کوردستان و دروستبوونی دەسەڵاتی خۆماڵی کوردی و ڕۆداوەکانی دواتریش بوونە هۆی ئەوەی وڵاتانی جیهان چاویان بکەوێتە سەرگەلی کورد و کۆمەڵێک پارێزراوی بۆ دەستەبەر بکەن. لە 5 سێ 1991 لە شاری ڕانیۆ لە کاتژمێرنەوەی بەیانیدا خەڵکی شارەکە کۆبوونەوە و هێرشیان کردە سەریەکە سەربازی حکومیەکانی ڕژێمی بەعەز و تاوەکو کاتژمێر 3 عەسر شارەکەیان لە چەکدارانی ڕژێم پاکردەوە. دواتریش ناوچەکانی حاجیا و چوارقوڕنە و دەشتی بتوێن و سەربازگەی سەرکەپکان ئازاد کران. لەو ململانێدا ژمارەیەکی زۆر لە چەکدارانی بەعەز کوژران و چەندین هاوڵاتی شەهید بوون. لە دوای ئەو هەڵمەتە شاری ڕانیە بە دەروازەی راپەڕین ناسێنرا. بۆ یەکەم جارگەلی کورد ڕزگاری بوو لە زوڵم و ستەمی ڕژێمی بەعەز.